ئۆتۆمبیلەکان ڕسم بگرن با خەڵک ببینێ لەمە دوا کەرکووک جادەکانی دەشۆدرێ بە ئاو ئەوەی کە چەندین مانگە تقریبا 2 مانگ و نیوە ئێمە وعد دەدەین لەگەڵ برادرانی مەجلس کە کەرکووک بە شێوازێکی نوێ بە ئالیاتی باش بە ئۆتۆمبیلی باش شارەکەمان پاکەینەوە ئەمڕۆ کە جێبەجێکرا سوپاس بۆ خی گەورە. ئەمڕۆ یەکەمی ڕۆژی دەستپێکی حملەی پاکردنەوە بە ستایل و مۆدیلە تازەکە دەست پێ دەکات بە ئۆتۆمبیلە تازەکان دەست پێ دەکات. ئەم پاکردنەوەیە بۆ پێکاتی عەرەبیە بۆ پێکاتی تورکمانیە بۆ کوردە بۆ کلد و ئاشور و مەسیحەکانە بۆ شارەکەمانە. لە مێژووی کەرکووک بەم شێوازە ئۆتۆمبیلی پاکردنەوەی بۆ نەهاتووە. ئەمە یەکەمین جارە ئەمڕۆ کە تاریخە ئەنووسرێتەوە یەکی دوو ئەو ڕۆژەیەکەوە بۆ یەکەمین جار کەرکووک ئەوەندە ئۆتۆمبیلی پاکردنەوە بەخۆیە ببینێ. بۆیە ئەمڕۆ کە ڕۆژێکی خۆشە بە نسبەتی ئێمەوە دڵخۆشین کە ئەوەی کە پێشووتر وەکو ئاماژەم پێکرد لە ماوەی 2 مانگ بەڵێنماندا کە کەرکووک بە شێوەیەکی دیکە دەستکەین بە پاکردنەوەکەی ئەوە ئەمڕۆ دەستپێکی ئەو ڕۆژەیە و سوپاسی ئەوە شەکەم ئۆتۆمبیلەکان ڕسم بگرن با خەڵک ببینێ لەمە دوا کەرکووک جادەکانی دەشۆدرێ بە ئاو.